سڵاوتان لێبێ ئەزیزانی سۆکار بە هیوام هەمووتان زۆر باش بن. ئەمڕۆ دەمەوێ نهێنیکی بچووکتان بۆ بدرکێنم. ئەو نهێنیە نە من و نە هەندێک لە ئێوەش نەمانزانیوە. منیش بۆ یەکەم جار تاقی دەکەمەوە. دڵنیام ئێوەش دوای ئەم ڤیدیۆیە سەرسامی دەبن و تاقی دەکەنەوە. ئەو کات دەبێتە خۆشترین و بەتامترین شلەی هاوینتان. ئەوی شلەی چوالەیە. چوالە سەرەڕای سوودە زۆرەکانی و ڤیتامینەکانی و تام و مزرە خۆشەکەی دەتوانی شلەشی لێ دروست بکەی. لەگەڵ مابن بۆ شێوازی دروستکردنەکەی. سەرەتا چوالەکان زۆر باش دەیان شۆمەوە، دوای ئەوە وردیان دەکەم، بەڵام ناوکەکەی دەردەهێنم. هەندێک جار ناوکی چوالە تاڵە، بۆ ئەوەی شلەکە تاڵ نەبێ ناوکەکەی دەربێنە. من بەم شێوازە وردی دەکەم. تۆش بەخواست و ئارەزوی خۆت زۆر بەباشی و بەجوانی وردیان کە. هەندێک کەرەسەم پێویستە بۆ ئەوەی شلەکەمان دروستکەین. ئەو کەرەستانی کە بەکاریان دێنم پیاز، بیبەری شیرین، تەماتە. زۆر جوان وردم کردوون. 2 بۆ 3 کەوچک زەیت قرچاندومە. پیازەکە سەرەتا سوور دەکەمەوە، دوای ئەوە بیبەرە شیرینەکەی تێدەکەم، لەگەڵ یا سووری دەکەمەوە، هەروەها تەماتەکەش سوور دەکەمەوە. 1 کەوچک دۆشاوی تەماتەشم پێویستە. بەیەکەوە سووریان دەکەمەوە. اینجا چوالەکەی تێدەکەم. تۆزی ئاوی تێدەکەم بۆ ئەوەی چوالەکە زەرد بێ. لەگەڵ خوێ و بیبەریشی تێدەکەم بۆ تام و چێش. بۆ ماوەی 5 خولەک سەریدا دەپۆشم هەتا جوان بەیەکەوە زەرد دەبن. تۆ دەتوانی گۆشت بەکاربێنی، بەڵام من پێم خۆش بوو گۆشت بەکارنێنم، بۆیە هەر تامی چوالەکە خۆی بکەم و بزانم چۆنە. دوای ئەوەی کە زەرد بوو تۆزێ ئاوی تەواوی تێدەکەم. بۆ ماوەی 30 خولەک لەسەر ئاگرێکی تۆزێ خێرا دەیکوڵێنم. شلەی چوالە لە بەرەوەی مزرە پێویستە یان شەکر یان کشمیش بەکاربێنی. من کشمیش بەکاردێنم، تام و چێژێکی زۆر خۆشی دەداتێ. دوای ئەوە بۆ ماوەی 15 خولەکی کە بە هێواشی لەسەر ئاگرێکی هێواش دەیکوڵێنم. ئێستا شلەکەمان ئامادەیە. ڕەنگ و ڕۆیەکی زۆر جوانی هەیە. بۆن و بەرامەیەکی یەجگار خۆشی هەیە. تۆ دەتوانی هەروە بیخۆی یان دەتوانی لەگەڵ برنجێکا بیخۆی. بە هیوای ئەوەی کە سوودێکی بچکۆلم بە ئێوە گەیان دەبێ. سپاستانەکەم کە هەمیشە بینەری جوانی منن.